شەڕی چوارەم لە نووسینی خەبات کوردە. لە 1948ەوە تا ئێستا سێ شەڕی خوێناوی لە نێوان دەوڵەتانی عەرەبی و ئیسرائیلدا ڕوویداوە و هەر جارێ عەرەب لایەکی خاکی فەلەستینی لەدەست دەدا. لە کۆبوونەوەی دەوڵەتانی عەرەبی و ئیسلامی کە هەفتەی ڕابردوو لە دۆحەی پایتەختی قەتەر بە ئامادەبوونی 56 دەوڵەت بڕیاردراوە هاوپەیمانیەکی سەربازی عەرەبی هاوشێوەی حیلفی ناتۆ بە تازەترین چێکی سەردەم سوپایەکی یەکگرتووی عەرەبی پڕچێک دروست بکرێت. هەرچەندە کۆمەککاری دەوڵەتانی عەرەبی نزیکەی 80 ساڵێکە دامەزراوە و هەرزوو کۆبوونەوە گرێدەدەن و خەتیش نەیانتوانیوە ناکۆکیە ناوخۆیەکانیان یەکلا بکەنەوە و یەکگرتوو دەرکەون. هەردەم عەرەبەکان دوای هەموو کۆنگرەیەک کۆمەڵێ بڕیاریان دەدا و هیچیشی جێبەجێ نەدەکرا. هەتا کارگەیشتا ئەوەی لەناو خەڵکی سادە بوو بەبا و دوای هەموو کۆنگرەیەکیش خەڵک دەیانگوت عەرەب ڕێک کەوتن کە ڕێک نەکەون. دۆڕانی هەر سێ شەڕە خوێناویەکانیش کە بەرامبەر ئیسرائیلیەکان ئەنجامیاندا هەر لەسەر یەک نەگرتووی سوپاکانیان و خیانەتکردن بوو بەرامبەر بە یەکتری. لە ئێستادا لە ناو دەوڵەتانی عەرەبی تەنها دوو دەوڵەتی سەرەکی هەیە کە سوپاکانیان زۆر بەهێز بێ، ئەوانیش میسر و جەزائیرن. چەندین دەوڵەتی شتێکی پێشکەوتویان هەیە وەکو سعودیە و ئیمارات، بەڵام سوپاکانیان فشۆڵن. دروستکردنی ئەو ناتۆی عەرەبیەش لە ڕوانگەی ئەوەوە سەری هەڵداوە کە ئیسرائیل و دەوڵەتانی ڕۆژاوە دەیانەوێت لە داهاتوودا گۆڕانکاری لە دەوڵەتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەنجام بدەن، چونکە ماوەیە کە ئیسرائیل بانگەوازیەوە بە بنگوێی دەوڵەتانی عەرەبیدا هەڵدەدات کە سنووری دەوڵەتی جوولەکە وەکو لە تەوراتدا نووسراوە لە ڕۆژهەڵاتەوە ڕووباری فۆراتە و درێژ دەبێتەوە هەتا ڕووباری نیل. لە هەمان کاتیشدا ئیسرائیلیەکان نایشارنەوە کە دروستکردنی ئەو سوپایە بۆ دژمنایەتیکردنی ئەوانە و دوور نییە ئەگەر ئیسرائیل ئامادە بوو بۆ فراوانکردنی سنوورەکانی ئەوان ڕێگری لێ بکەن و بە زەبریە و هێزە نەهێڵن سنوورەکانی فراوان بکات. لە دوای کۆبوونەوەکەی دەوحا لەسەر زمانی سەرۆکوەزیرانی قەتەر ڕاگەیەندرا کە هیوادارن کار نەگاتە و ڕادەیە لە ژیاتی هێزەکانی ئەمریکا لە هێزی تر بگەڕێن کە بیان پارێزێ. بۆ نمونە لە ئێستاوە سعودیە ڕایگەیاند کە لەگەڵ پاکستان ڕێکەوتنێکی استراتیژی هاوبەشیان ئیمزا کردووە کە ببن بە پشتوپەنای یەکتری و لە هەر تەنگ و چەڵەمەیەکی کە ڕوبەڕوویان دەبێتەوە لە ڕووی سەربازیەوە یارمەتی یەکتری بدەن. شایانی باسە پاکستان دەوڵەتێکی ئیسلامیە و خاوەن سوپایەکی بەهێزە و سەدان بۆمبی ئەتۆمیشی هەیە. ئەو جوڵە سیاسی و سەربازیانەی کە دەوڵەتانی عەرەبی کە لە ناوچەکە دەیانەوێ ئەنجامی بدەن و پشت لە ئەمریکا و هاوپەیمانەکانی بکەن، دوور نییە ئەمریکا کاردانەوەی خێرای هەبێ بەرامبەریان. بۆ نمونە لە ئێستادا دەنگۆیەوە بڵاو بۆتەوە کە ئەمریکا لە هەوڵی ئەوەدایە ئەمیری قەتەر لادا لە دەسەڵات و ئامۆزاکانی کە ئێستا لە سعودیە ژیان دەکەن بیان کات بە حاکمداری تازە بۆ قەتەریەکان. ئێستا پرسیارە گەورەکە لێرەدا ئەوەیە: ئایا سەرۆک و سەرکردەکانی دەوڵەتانی عەرەبی دەتوانن لە پێستی خۆیان هەڵبگەڕێنەوە و دژایەتی دەوڵەتێکی گەورەی وەکو ئەمریکا بکەن، یان دەبن بە خاوەن سوپایەکی یەکگرتووی بەهێز و جارێکی کە ڕوبەڕووی سوپای ئیسرائیل دەبنەوە لە ناوچەکە؟